لەوانەیە مزگەوتی کتشاوە لە دیارترین بەڵگە و شوێنەوارەکانی قێزەونی تاوانەکانی داگیرکەری فەڕەنسا بێت لە جەزائیر کە لە سەردەمی عوسمانیەکاندا دروست کراوە و بووەتە یەکێک لە بەناوبانگترین مزگەوتەکانی ئەو وڵاتە. لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا عەبدولمەجید تبون سەرۆکی جەزائیر ڕایگەیاند لەگەڵ فەڕەنسادا چەندین گرفت بە یەکمانەوە دەبەستێتەوە. ئەوان ماوەی 132 ساڵ داگیریان کردین کە تاوانی زۆر قێزەونی تێدا ئەنجام دراوە و بە وتەی شیرین و جوان ناسڕێتەوە. لە میانەی وتەکانیدا تبون وتی لەو سەردەمەدا چەندین هۆز و تیرەی جەزائیر لە سەردەستی فەڕەنسیەکان بە تەواوی سراونەتەوە و لەناوبراون. تەنانەت شیرەخۆرەیەکیان لێ بەجێ نەماوە. وتیشی پرسیار لە کەسانی شارەزا و خاوەن یادەوەری بکەن کە لە مزگەوتی کتشاوە چی ڕوویدا، بۆچی دەستیان بەسەریدا گرت بۆ ئەوەی بیکەنە کڵێسا و ئاینی ئیسلام کە ئاینی جەزائیریەکانە بسڕنەوە. بە پێی زانیاریەکان دوای بڕیاری گۆڕینی مزگەوتەکە بۆ کڵێسا 5,000 نوێژخوێن لە ناو مزگەوتەکەدا لەسەر داوای پێشەوای مزگەوتەکە مانیان گرت، بەڵام سوپای فەڕەنسا پەلاماری دان و سەرجەمیان بە دڕندەترین شێوە شەهید کران. مزگەوتی کتشاوە لە ناوچەی قەسبەی ناسراو بە شاری کۆن لە سەردەمی عوسمانیەکان و لە سەردەستی خەیڕەدین بەربوس یەکێک لە گەورەترین سەرکردەکانی کەشتیگەلی عوسمانی و فەرمانڕەوای ئەو کاتی جەزائیر بنیادنراوە. لە سەردەمی دای حسێن پاشا کە دوایین فەرمانڕەوای عوسمانی بووە لەو وڵاتە لە ساڵی 1794دا نوێکراوەتەوە و گۆڕانکاری گەورەی بەسەرداهێنراوە تاکو ببێتە گرنگترین مزگەوتی ئەو سەردەمەی وڵاتەکە. بەڵام لەگەڵ داگیرکاری فەڕەنسا بۆ جەزائیر لە ساڵی 1830دا مزگەوتەکە کراوەتە کۆگای چەک و تەقەمەنی و شوێنی مانەوەی قەشەکان. 14 ساڵ دواتر و لە ساڵی 1844دا مزگەوتەکە ڕوخێنرا و کرایە کەنیسە تا ئەو کاتەی جەزائیر لە ساڵی 1962دا سەر بەخۆی وەرگرت و سەر لە نوێ شوێنەکەی کرایەوە بە مزگەوت. مێژوونووسانی جەزائیر باز لەوە دەکەن کە فەڕەنسا لە کاتی داگیرکردنی وڵاتەکەیاندا بەڵێنی داوا ڕێز لە ئاینی ئیسلام بگرێت، بەڵام بەڵێنەکەی شکاندووە و لە ساڵی 1832دا تاوانێکی قێزەونی بەرامبەر مزگەوتی کتشاوە و جەزائیریەکان ئەنجام داوە. دوای هەفتەیەک لە کوشتارگەکەش نوێژی مەسیحی لە ناو مزگەوتەکەدا بەڕێوە چوو. یەکێک لە دانیشتوانی نزیک لە مزگەوتەکە دەڵێت سەرەتا 200 نوێژخوێن لە مزگەوتەکەدا ماونەتەوە بۆ بەرگریکردن لە مزگەوتەکە، بەڵام سەرجەمیان لەلایەن داگیرکەرانی فەڕەنسیەوە کوژراون و لە گۆشە و کەناری مزگەوتەکەدا نێژراون. دواتر هەزاران کەسی دیکە بۆ پشتیوانی لە براکانیان گەیشتنە مزگەوتەکە و لە ناو مزگەوتەکەدا ئەوانیش کوژران. مێژوونووسان دەڵێن فەڕەنسا بەم قەسابخانەیەوە نەوەستا و چەندین قەسابخانەی دیکەی لە نێوان ساڵانی 1830 بۆ 1962 بە دوای خۆی داهێنا. بەماش جەزائیر بووە ئەو وڵاتەی بە وڵاتی 1 ملیۆن شەهید بناسرێت.